الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. ما مستعاني خوشويز آمدواني بريز سلامي خواتان لبيت بريزان ما مستعان لدانشنكاني دويني وأمرودا براستي جانبي كان لو ظلمة درخست كبرامبر سنة پیغمبری خوا دکرید صلى الله عليه وسلم كللان أو بري ودكريد كناو دندرين منكروا حجية السنة النبوية. لقد أجادوا وأفادوا خوازان باتواني زور بباشي أو بابتين رون كردوا بلام من دمويد لراسي دا جانبي كتير روي كتيري أو ظلمي لسنة پیغمبری خوا دکرید صلى الله عليه وسلم آماجي بيبكم كللان إيموا برامبر بسنة پیغمبری خوا دکرید صلى الله عليه وسلم كلبري مثبتوا حجية السنة النبوية صلى الله عليه وسلم. ئەویش بریتیە لە تێگەیشتنمان بۆ فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شێوەیەکی ڕووکەشانە بە شێوەیەکی حرفی و ظاهریانە. دوێنێ کاک دکتۆر سەباح فەرمووی حەقی خۆیەتی ئەم توێژینەوانە شتی تازەی تێدا بێت و ئەو شتانە نەبێت کە پێشووتر قسەی لەبارەوە کراوە. خۆی ئەمە زۆر ڕاستە، بەڵام کێشەکە لەوەدایە ئەو بابەتانەی کە پێشووتر قسەیان لەسەر کراوە جارێکی تر ئەمڕۆ دووبارە دەکرێنەوە، بۆیە پێویستە جارێکی تر قسەیان لەسەر بکرێتەوە و کێشە و گرفت بۆ فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دروست دەکەن. نەک هەر کێشە و گرفت دروست دەکەن و ئینەما کێشە و ناکۆچی ئەو تێگەیشتنانەی کە بەڕووکەشانە بە فەرمودەکانی پێغەمبەری خوا دەکرێت صلی الله عليه وسلم قوڵبوونەوەی تێدا نییە لەژێر ئەو بنەما و ڕێسا و یاسایانەدا نییە کە پێویستە ئینسان بۆ تێگەیشتن لە فەرمودەدا پەیڕەویان بکات. لە ڕاستیدا هەندێک جار دەبێتە مای تەفرقە لە نێوان مسلماناندا و کێشە و ناکۆچی دەنێتەوە لە نێوان مسلماناندا. بەڕێزان کاتێک ئێمە فەهمێکمان تێگەیشتنمان دەبێت بۆ دەقێک یان بۆ سنەتی پێغەمبەری خوا بۆ فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و کێشە و گرفتێک دروست دەکات، ئێمە لە بەردەم سێ بژار دەداین. ئەبێ یەکێک لەم سێ بژاردە هەڵبژێری. بژاردەی یەکەم ئەوەیە کە مادام ئەم فەرمودەیە کێشەی تێدایە ناگونجێت لەگەڵ یان پێچەوانەی لەگەڵ دەقێکی قورئانی پیرۆزدا، یاخود پێچەوانەیە و ناگونجێت لەگەڵ عەقڵ و ژیریدا، یاخود لەگەڵ بابەتێکی زانستیدا، پەنابەرینە بەڕەتکردنەوەی فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان ڕەتکردنەوەی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە ڕاستیدا لە کۆن و ئێستاشدا ئەم بژاردەیە پەیڕەو کراوە. لە کۆندا کاتێک کە فەرمودەیەک کێشەیان بۆ لە فەهمیدا وەکو معتەزیلەکان و غەیری معتەزیلەکانیش پەنایان بردوتە بەڕەتکردنەوەی و زانایانیش لە مقابلەوەدا کۆمەڵێک دانراویان داناوە وەکو ئیمامی تەحاوی مشکل الآثاری داناوە بۆ ڕوونکردنەوەی ئەو هەڵە تێگەیشتانەی کە دەربارەی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بووە کە بەڕاستی ئەمە بژاردەیەکی هەڵەیە، چونکە بە تایبەت کاتێک کە فەرمودەکە بەپێی ئەو یاسایانەی کە لە زانستی فەرمودەدا باس کراوە فەرمودەکە فەرمودەیەکی مەقبول بێت کەواتە ناکرێت ڕەت بکرێتەوە، کەواتە بێ پەنابەرینە بەر بژاردەی تر. بژاردەی دووهەم ئەوەیە کە زانایان لە کۆندا پەیڕەویان کردو مەسەلەی ناسخ و منسوخە، مەسەلەی نەسخکردنە کاتێک کە فەرمودەیەک کێشەی تێدا بووە پەنایان بردوتە بەر نەسخ. بەڵام لە ڕاستیدا ئەم بژاردەیەش بژاردەیەکی زۆر سەلیم نییە. یەکەم جێگەی اتفاقی زانایان نییە، دوهەمی ژۆکو ئیمام ابن صلاح شارەزوری رحمەتی خوای لێ بێت دەفەرمێ هذا فن مستصعب أعيا الفقهاء وأعجزهم أن يعرفوا ناسخ حديث رسول الله صلى الله عليه وسلم من منسوخه. يعني براسي بابەتێکی گرانە بەتایبەت تۆ پێویستە کە بزانی تاریخی ئەو دوو نەسە بزانی کامیان متقدمە و کامیان متأخرە. بژاردەی سێهەم ئەوەیە کە لە ڕاستیدا جارێکی تر تێگەیشتن بکرێتەوە بۆ فەرمودانە لە ژێر ڕۆشنایی ئەو بنەمایانەی کە زانایان باسییان کردو بۆ تێگەیشتن لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. و زانایان بەڕاستی زۆر گرنگیان بە تێگەیشت چەند گرنگیان داوە بە نەقڵکردنی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەقەدەر ئەوەش و زیاتریش گرنگیان داوە بە فەهمی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای لێ بێت لە سیەرە لا ابن المديني ونقل ذكاء فرميتي ابن المديني فرميتي التفقه في معاني الحديث نصف العلم ومعرفة الرجال نصف العلم. كواتا يعني تيجيشنكا زور جرينجا هروها لا سفيان ثوري ونقل كراوة كفرميتي تفسير الحديث خير من سماعه. يعني بس مجرد سماع بس مجرد لبر كردني فرمودي پیغمبري خوا صلى الله عليه وسلم خدمت كردن نيه بفرمودي پیغمبري خوا صلى الله عليه وسلم راست خدمته بلان خدمتي لوش گورته لويه ك تفسير ليقدانه وبو فرمودي پیغمبري خوا بك صلى الله عليه وسلم على مراد رسول الله صلى الله عليه وسلم
بەو شێوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ویستویەتی. بۆی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێ واتباع الحديث يحتاج أولا إلى صحة الحديث وثانيا إلى فهم معناه. يعني هەردووچیان زۆر گرنگە. بۆیە هەر ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێت لە کتێبی نەقد المنطق دا لە ئیمامی شافعیەوە نەقل دەکات کە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێت فەرموویەتی آمنت بما جاء من عند الله على مراد الله وبما جاء عن رسول الله صلى الله عليه وسلم على مراد رسول الله. چونکە زۆر گرنگە، یعنی فەهمی ئێمە فەهمی مجردی ئێمە و شەکلی ئێمە هەرچەندە نیەتی خێریشمان هەبێت و مەبەستمان ئیتیباعی سنەتی پێغەمبەری خوا بێت صلی الله عليه وسلم، بەڵام ئەگەر فەهمەکەمان مطابق نەبوو لەگەڵ مرادی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پێچەوانەوە بەزەرەت بەسەر فەرمودەدا دەشکێتەوە، دەبێتە مایەی ئەوەی کە ببێتە بیانوویەک بۆ ڕەتکردنەوەی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو توێژینەوەی من دەربارەی یەکێک لەو بنەمایانەیە کە زانایان دایان ناوە دەربارەی کە گرنگی و ڕۆڵی خۆی هەیە بۆ تێگەیشتن لە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەویش گەڕانەوەیە بۆ هۆکاری هاتنی فەرمودەکە بۆ ظروف و ملابەساتی ئەو فەرمودەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی. بەڵام پێشەوە چونکە هەندێک لە مامۆستانی بەڕێز لە دانیشتنەکانی دوێنێدا ئاماژەیان بە هەندێک لەو نمونانە کرد، حەز دەکەم پێشەوە ئاماژە بە کۆمەڵێک یعنی بە سەریعی ئاماژە بە هەندێک لەو بنەمایان دەم کە زۆر ضرورە. یعنی ئێمە کاتێک کە تەفسیری یاخود لێکدانەوە بۆ فەرمودەیەکی پێغەمبەری خوا دەکەین صلی الله عليه وسلم گەڕینەوە بۆ بنەمایانە. یەکێک لەو بنەمایانە مامۆستانی بەڕێز ئەوەیە کە لە ڕاستیدا دەبێت کاتێک کە تۆ لێکدانە بۆ فەرمودەیەکی پێغەمبەری خوا دەکەی صلی الله عليه وسلم گەڕیتەوە بۆ سەرجەم ئەو فەرمودانەی کە دەربارەی ئەو بابەتە تایبەتە هاتوو. ناکرێت تەنها یەک فەرمودە وەربگریت و فەهمی خۆ لەو بارەیەوە دەربڕیت. بۆ ئیمامی ئەحمەد بۆچی؟ چونکە لە ڕاستیدا ئەگەر ئێمە کۆی فەرمودەکان وەربگرین کە لە دەربارەی بابەتێک هاتووە خزمەت بە فەرمودە دەکەیت وەگەینە فەهمی صحیحی فەرمودەکە و لێکدانەوەیەکی ڕووکەشانە و پیتیانەی حرفی ظاهری نابێت. بۆ ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بێت فەرموویەتی الحديث إذا لم تجمع طرقه لم تفهمه والحديث يفسر بعضه بعضا. بۆ تەفسیرکردن بۆ لێکدانەوەی فەرمودە پێویستمان بە فەرمودەیە. هەروەها ئیمامی شاطبی ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێت فكثيرا ما ترى الجهال يحتجون لأنفسهم بأدلة فاسدة وبأدلة صحيحة. عندك جار احتجاجك بأدلة صحيحش اقتصارا بالنظر على دليل ما، يك دليل ورقريد دليلك صحيحة بلام يك دليل ورقريد واطراحا للنظر في غيره من الأدلة الأصولية والفروعية العاضدة لنظره والمعارضة له. بۆ نمونەیەکی کە بە سەریعی باسی کەم لەو نمونانە لە ڕاستیدا ئێمە فەرمودەیەکمان هەیە کە فەرمودەی ئیسبال الثوب. لە ڕاستیدا ئەم فەرمودەیە کراوە بە کێشە لە تێگەیشتنی ئەم فەرمودەیەدا. بەڕاستی ڕاستە ئێمە فەرمودەی صحیحمان هەیە لە صحیحی مسلمدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ثلاثة لا يكلم الله يوم القيامة. یەکێک لەوانە بریتیە لە المسبل إزاره. لا صحيح بخاريج دا رحمة خوالي بهذا فلما من ما أسفل من الكعبين من الإزار ففي النار. أما حديثنا صحيحا بلام لراسي دام أمانة أحكام تعبدين في اسم أنواع علتك دياري كان علة شيء لتحريم أحاب مجرد إسبالة. أجر مجرد إسبالة بكواتان قر سرقولش ما أندريش بو أيش هالحرام. بلام ما كاتي قرينا وبصر جمع فرموداني كبيغمبري خاص الله صلى الله عليه وسلم إسبال فرمويتي در دكويت كما بس علتك بريتيا لا تكبر و خوهلان وكو بيغمبري خاص الله صلى الله عليه وسلم لصحيح بخاري ده هاتو ده فرمان من جر ثوبه خيلاء، يعني كأما وكو إمام نووي رحمة الله عليه ده فرمان تخصيصي أو عامدك كلا حديث كان ده بكشويكي قشتي هاتوا. وهروا بيغمبر هل لو في حديثه أبو بكر صديق رضاي خوالي بيت فرمي بيغمبري خو من لا يقلا عباكم دريجة كرتي بكمو بيغمبري خو صلى الله عليه وسلم فرمي لست ممن يصنعه خيلاء. واتر رجيدا بأبو بكر الصديق رضاي خوالي والله ما أمره هاتين كردمان بكيشة براستي. يشك لو بنمانتي كزانان دانا وبديتي لبابتي بنماي أويك أبي أقام عن ليه بيتجاوزي بين لنيوان الهدف الثابت والوسيلة المتغيرة. يعني هن بيغمبري خوا صلى الله عليه وسلم جاري واهي لفرموده دا آمانجاكشي بو دياري كدون وسيلة جيشتن بو آمانجاكشي بو دياري كدون أبي جوازي بكين لنيوان هدفك يا كنغورة ولا لو وسيلة كأكيد بغورة. بيغمبري خوا صلى الله عليه وسلم كاتب باسي سرفتنا ما بوده براسيام روبوتك كيشيء لنيوان مسلمان ده فرميت بوشية سرفتنا ده فرميت طعمة للمساكين وطهرة للصائم. باش أما هدفك يا بلام جيشتن بام هدفه وسيلة وسيلة كلا سدني بيغمبري خوا صلى الله عليه وسلم بريتولا طعام دان بس أكريت وسيلة كبوغوريت مهم وين هدفك ببيكريت كبريتي على طعمة للمساكين بو شوية.
لە ڕاستیە کۆمەڵێک بنەمایتر هەیە بەڵام کات ڕێگە نادات بەڵام ئەوەی ئەو بنەمایی کە زۆر گرنگە و لە توێژینەوەکەدا باسمان کردەوە خواست زای مامۆستایان باتەوە هەندێک لەو نمونانەیان باس کردەوە مەسەلەی گەڕانەوەیە بۆ مەسەلەی هاتنی ینی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەکێک لەو فەرمودانە فریادەکەوین باس بکەم یەکێک لەوانە بەڕێزان لە حەدیثی صحیحدا کە لە سونەندا هاتووە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەفطر الحاجم والمحجوم وەکو لە ئەبو هورەیرەوە ڕیوایەت کراوە. ڕاستیدا ئیمامی ئەحمەد لەسەر ئەو ڕایەیە کە حیجامە ڕۆژوو بەتاڵ دەکاتەوە بەڵام جمهوری زانایان لەسەر ئەو بابەتەن لەسەر ئەو ڕایەن کە ڕاستیە حیجامە ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە لە ڕاستیش ئەگەر بە شێوەیەکی شەکلی ئەم فەرمودەیە وەربگرین یعنی بە زاهیری وەربگرین باشەوە مەحجومەکە ڕۆژەکەی بەتاڵ بوو فما بال الحاجم باشە حاجیم بۆ ڕۆژەکەی بەتاڵە بۆیە جمهوری زانایان لەسەرەوەن کە ئەم فەرمودەیە نەسخ بووەتەوە بۆ فەرمودەیە کە ئیبن عەباس ڕەزای خوای لێبێت لە صحیح بوخاریدا هێناوێتی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم احتجم وهو محرم احتجم وهو صائم بەڵام لە ڕاستیدا ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ سەبەبی ورودی ئەم فەرمودەیە پێویستمان بە مەسەلەی نسخیش نامێنێتەوە کە لە سنەنی بەیهەقی لە شعبی ئیمامی بەیهەقیدا هاتووە عن سمرة بن جندب عن أبيه قال مر رسول الله صلى الله عليه وسلم على رجل بين يدي حجام وذلك في رمضان وهما يغتابان رجلا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕەمەزانە بەلای پیاوێکە دوو پیاوەڕۆی ژیان حیجامی بۆ ئەوەی ترە کرد بەڵام لە بەدەم حیجامەکەەوە خەریکی غیبەتکردنی پیاوێک بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەفطر الحاجم والمحجوم يعني ئێمە زۆر زەڕورە کە گەڕینەوە لە تێگەیشتنماندا بۆ فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە نمونەیەکی تر کە لە صحیح ئیمامی مسلمدا هاتووە نهى رسول الله صلی الله عليه وسلم عن كراء الأرض پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهی کردووە لە بەکرێدانی زەوی ئیمامی ابن حزم ڕەحمەتی خوای لێبێ لە محەلادا دەفەرمێت بە هیچ شێوەیەک دروست نییە بەکرێدانی زەوی ئەگەر بشکرێ دەبێ هەڵبوەشێتەوە ئیستیدلالیشی بەم فەرمودەی پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم بەڵام ئێمە کە دەگەڕینەوە بۆ سەر سەبەبی ورودی ئەم فەرمودەیە دەبینین کە لە مسند ئیمامی ئەحمەد و غەیری ئەویشدا لە مصنەفی عەبدوڕەزاق و غەیری ئەوانیشدا هاتووە دەفەرمێت کاتێک ئەم فەرمودەیەیان باس کرد کە نهى رسول الله صلى الله عليه وسلم عن كراء الأرض بۆ زەیدی کوڕی ثابت فەرمووی يغفر الله لرافع بن خديج والله ما كان الحديث هكذا بەڕاستی يعني خوالي خوش بێنە فەرمودەیە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم شێوەیە نەبووە إنما كان ذلك الرجل أقرر لرجل أرضا فاقتتلا واستبا بأمر تداريا فيه دوو پیاوێک زەویدا بوو بە کەسێکی تر کێشە کەوتووە نێوانیانەوە شەڕیان بوو جوێنیان بە یەکدا احتراما فقال رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا دەربارەی ئەم دوو پیاوە فەرمووی إن كان هذا شأنكم فلا تكروا الأرض فسمع رافع آخر الحديث ولم يسمع أوله کەواتە بینین بەهۆی گەڕانەوەمان بۆ سەبەبی ورودی ئەم فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەکەمان بۆ ڕوون بووەوە یاخود ئەو نمونەی کە بەڕاستی هەندێک نمونەی تر باز ناکەم کە مامۆستانی پێشتر باسییان کردووە و ئەوە ڕوون دەکات گرنگی ڕۆڵی زانینی سەبەبی ورودی فەرمودە صلی الله عليه وسلم دەردەخات وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.